دوای چەند ڕۆژێک لە نەخۆشکەوتنی بەهادین نووری، سیاسەتمەدار و یەکێک لەلایەنگرانی سەرسەختی ئازادی لە تەمەنی 94 ساڵیدا کۆچی دوایی کرد. بەهادین نووری ساڵی 1927 لە گوندێکی ناوچەی قەرەداخ لەدایک بووە. ساڵی 1940 لەگەڵ خانەوادەکەیدا چوونەتە شاری سلێمانی. لەگەڵ دەستپێکردنی خوێندنی ناوەندیدا تێکەڵی کایەی سیاسی بووە. ئەو هەرچەندە باوکی مامۆستایەکی ئاینی بوو، بەڵام خۆی بوویە ئەندامی حیزبی شوێعی. نەبوونی و سیاسی باڵێک پێوە نامکە بچمە ناو سیاست. بۆ عیسانیەوە فەقیریش بێزەرەتانیش باشترین جێگەی سیاسی ئەوەیە کە داوای یەکسانیەکە بۆ خەڵک، ئەوەش حیزبی شوێعی بوو. وێڕای کەمی تەمەنی زۆر بە خێرایی بە پلەکانی حیزبدا سەرکەوت و ساڵی 1949 بووە سکرتێری حیزب. لەگەڵ دەست بەکاربوونیدا ڕیزەکانی حیزبی شوێعی ڕێکخستەوە و چەندین چالاکی و خۆپیشاندانی ڕێکخست و ساڵی 1952 چەند گۆڕانکاریەکی ڕیشەیی لە پەیڕەوی ناوخۆی حیزبدا کرد کە گرنگترینیان داواکردنی مافی چاری خۆنووسین بوو بۆ گەلی کورد. ساڵی 1953 بە یاسای ئەحکامی عورفی دەستگیر کرا و سزای لە سێدارەدانی بۆ دەرکرا، بەڵام بەهۆی کەمپینێکی تایبەتەوە بۆ پشتیوانیکردن لێی سزاکەی کەم کرایەوە بۆ هەتاتایی. لە نیشانی 53 نیسان لە بەغا گیرا ئەحکامی عورفی هەبوو، ئەحکامی عورفی عەسکەری. تحقیقاتیان لەگەڵ کردم، هیچ نهێنەیەکی حیزبیم نەدرکان، حکمی ئەعدامیان دام. حیزب لە دەرەوە بە قووەت بوو. لە سەرەتای گرتنەکەمەوە کەمپینێک ڕێکخرا لە ناو عێراقانە، لە وڵاتانی عەرەبی و لە ئەوروپاش. ئەو کەمپینە بوو بەهۆی ئەوە کە ئێمە حکمی ئەعدامەکەمان هەڵوەشێتەوە بکرێ بە سجنی مؤبەد. بەهۆی جیاوازی بۆ چوونەکانیەوە لەگەڵ حیزبی شوێعیدا ساڵی 1994 بەهادین نووری بزوتنەوەی دیموکراسی خوازانی کوردستانی دامەزراند و بە پێی پەیڕەوی ناوخۆی بزوتنەوەکە بۆ 2 خولی 5 ساڵی وەک سکرتێر مایە و دوای تەواوبوونی وادەکەی دەستی لە کاری حیزبایەتی کێشایەوە و خۆی خانەنشین کرد. بزوتنەوەی دیموکراسی خوازانی کوردستان ئەو حیزبان دروست کرد. 10 ساڵیش ئیشتم کرد لەو حیزبە. 10 ساڵەکەم تەواو کرد، خۆم تەقاعود کرد لە ئیشی حیزبی. دوای زیاتر لە 6 ساڵ کاری سیاسی، زیندانیکردن و سزادانی لەلایەن حیزبەوە و دڵنیابوونی لەوەی کە ئەگەر لە بری سیاست ژیانێکی ئاسایی بژیایە ئەوە گوزەرانی زۆر خۆشتر دەبوو. ڕەنگە لە ناو شیوعەکانی عێراقا هیچ کەسێکیان بەقەڵ من دەردی سەری و ناڕەحەتی نەدیوە. حتا لە سەرەتاوە نا، لە زەمانی پاشایەتیە وازم پێنایە حکوومەتی مەلیکی ئامادە بوو هەرچیم بوێ بمدەنێ. بە هیچ شێوەیەک پەشیمان نیم، شانازی بەوەکەم کە کردومە. لە ساڵی 2010 کاتێک ویستی کتێبی بیرەوەریەکانی بڵاو بکاتەوە، بەهۆی ئەوەی بە ڕاشکاوی باسی چەند ڕووداوێکی کردبوو ژمارەی سپاردنی پێنەدرا. جگەلەوەش بەردەوام بەهادین نووری ڕەخنەی لە سیستەمی سیاسی و بەڕێوەبردننی هەرێم دەگرت و وەک دەنگێکی ناڕازی بۆ چوونەکانی بڵاو دەکردەوە.